مامۆستایان و فەرمانبەران بەرەو کۆتاییەکانی مانگی 4 دەچن و هێشتا موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە. بە گیرفانی خاڵی و گوزەرانێکی خراپەوە چاوەڕوانی وەزارەتی دارایی و حکومەتی هەرێمن تا موچەکانیان پێ بدات، بەڵام چاوەڕوانیەکانیان تا ئێستا بێ ئەنجامە. هەر بۆیە جارێکی دیکە لە شاری سلێمانی دەستیان بە خۆپیشاندان کردەوە. لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاواوە پەیامی نائومێدی و بێزاری بۆ حکومەتی هەرێم دەنێرن. ئەمان بە خەڵک ئەڵێن خۆتان بپارێزن، خەڵک خۆی پارێزە لە چی؟ خەڵک بردنەکەی پێخۆشترە لە کۆرۆنا، نەگوەکو ئەوەی ئەمان بەم ڕۆژگارە خەڵکیان بە تەعزیبی نەفسیەوە کوشتووە. چەند ساڵە خەڵک لە ژیانێکی ناخۆشیە ئەژی، ئەمە تەعزیبی نەفسیە، مردن یەک جارەوە بڕێتەوە هەتاکەی هەر ڕۆژەی بە بیانیەک میلە دەچەوسێنەوە. 3 ساڵ پاشەکەوتی موچەیان کرد، هەرڵەن بابەر چامان ڕوون بێ، کەی بەر چاویان ڕوونە بێ. بەڕاستی ئێمە پێویستمان بە مزگەوتە بۆ ئەوی ڕووکەینە ئەو خوای گەورە دەرگای مزگەوتەکانمان لێ بۆی لە ڕێی مزگەوتەکان و بتوانین داوا لە خوا بکەین دڵی ئەم بەرپرسانەمان بۆ نەرمکە کە بەزیشان بە میلەتە بێت و ئەمە یەکەم خاڵی دووەم بەڕاستی ئێمە 4 مانگە موچەمان وەرنەگرتووە. حاڵی زۆربەی مامۆستایان و فەرمانبەران زۆر خراپە. تۆ بتوانین ئێمە ناتوانین بەڕاستی بەبێ موچە و هین بەبێ موچە و داهات ژیانمان بەڕێ بکەین. زۆر لە مامۆستایان کرێچین وەزەیان خراپە، ناتوان ژیانی ماڵ مناڵیان دابین بکەن و هەروە پەیامێکی تر بۆ هاوڵاتیانی بەڕێسەیە داواکانین بتوانن بێنە ناو شەقام و هەر لە ماڵۆ نەبێت داواکاریەکانیان بگەنن ئێمە ناڕازین بەڕاستی ئێمە هیچ نییە. بۆیە داواکارن بێنە سەر شەقام و بتوانن پەیامی ناڕزایی خۆیان لەسەر شەقام گەێنن بۆ ئەوەی ئەگەر تۆزێ ویژدان لە ناو حکومەتە مابێت بەزێکی بەم هاوڵاتیان نابێتەوە. جارێکی دیکە خۆیان ڕێک دەخەنەوە، داوا لە سەرجەم چین و توێژەکانی دیکەش دەکەن، لە خۆپیشاندانەکانیان بەشداری بکەن. هەر کەسە و داوای مافی خوراوی خۆی بکات و شەقام بکەنەوە بە سەکۆی ناڕەزایەتیەکانیان. ئەسڵەن ناوی حکومەت نییە، زای بۆچی؟ لەبەرەوەی خێرە خەڵک کۆیەکاتەوە، خەسخانەیە خەڵک دروستێکە، خواردنە بۆ خەڵگەی بە، یعنی ناوی حکومەت گەورەیە بۆ ئەمانە هیچ نین. داوا لە کێکەن هاتون داوا لە کێ بکەن؟ وڵی داوا لە کێ بکەین؟ یعنی ئێمە داوامانەوەی لە بەغدا، یعنی ئەگەر بەغا خۆی موچەکە بابێمە یا خۆی ژیانی خەڵک خۆشەی نامانە بێن ناکرێت. نووسنگەیەکی حەواڵەیان داناوە ناوێ ناواز وەزارەتی دارایی، نووسنگەی حەواڵەیە پارەکەیت ئەم دابەشێکە ئەوە کەی وەزارەتە. چەند مامۆستا کرێچیە پارەی نییە، چەند مامۆستا مناڵی نەک مامۆستا هەر هەموو مۆزەفێک مناڵی نەخۆشی هەیە پارەی نییە پارەی عیلاجەکەی بۆ بکڕێ. یعنی ئەو خۆ ڕۆژتە ئێوە ئێمەی بین لە ئەتەرنێت خەڵکەڵێ من پێشمەرگەم پارەم پێنی، یعنی ئەبێت تۆزە بەخوا نابچنەوە. ئەگە هەر پارە زۆریشە، ئەگە هەر نەژبێ با پارەکانی خوان لە بانقەکان بێننەوە. خۆ بەخوا بانقی وڵاتێک نەماوە کە پڕ نەبێ لە پارەی ئەمان. یعنی ئەم هەموو پارەیە بۆ کوێ بن؟ سبەینی وەکو قەزافیان لێ دێ سبەینێ خۆ هەر ئەمرن ئەچنە ژێر ئەو گڵەوە ئەمە پارەیە چی لەکەن؟ با بێن بە میلەت ئەگەر خەمخۆری میلەتن. ئەسڵا من بە حکومەتی نازانم وەڵاهی ئەگە حکومەت وایە مشوری گەلیە خوار خەمی خەڵکی ئەخوار، بەڵام ئەو حتا بۆی بکرێ ئەوێ خەڵک بچەوسێنێتەوە. حکومەتی عێراق بڕیاری ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی داوە، چونکە هەرێم پابەندی ئەو ڕێکەوتە نەبووە کە لە نێوانیاندا واژۆ کراوە بە ڕادەستکردین ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتی هەرێم. ئەگەر عێراق موچەی فەرمانبەرانی هەرێم نەنێرێت و حکومەتی هەرێمیش لەسەر ئەم بێباکیەی بەردەوام بێت، دیار نییە چارەنووسی موچەخۆرانی هەرێم و خەڵکی بە چه ڕۆژێکی ڕەش دەگات. ڕامی عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.